ئەڵێ لێرە لەسەرم شێلا شیرۆکی گەنجێک نووسراوە کە بە دنیایەک هیوای گەورەوە بۆ دواڕۆژی ژیانی دەکرد. بەڵام کۆمەڵێک کەس ڕووی چەکەکانیان تێکرد و خەڵتانی خوێنیان کرد. هەموو ئومێد و هیوایەکی بۆ هەردی کۆتایی پێهێنا. هەردی فاروق ئەو گەنجەی لە بەهاری تەمەن و لە لووتکەی ئامادەکاری بۆ هاوسەرگیریدا بوو بۆ دوایین قوربانی ئەو دەستەڕەشەی کە وەڵامی هاواری ئازادی بە فیشەک دایەوە. تا گەیشتن بە حکمی ڕەشید، تا گەیشتن بەوەی ئێمە مۆدێلی چەتەیی بنەماڵەیی لە هەرێمی کوردستانە نەگۆڕین بە حکمی ڕەشید، خەبات بەردەوامە بێ، فشار بەردەوامە بێ و خەڵکی ئازادی خواز هەرگیر کۆڵ نادا ئەگەر بە ژمارە کەمیش بێ. هەروەکو چۆن سەدام لەسەر دووجێی لە 1982 کەس لە سێدارە درا، ئەبینین ڕۆژە لە ڕۆژان ئاوا هەموو ئەوانەی کە بەناحەق هەموو ئەم شەهیدانیان شەهید کردووە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی و هەموو شەهیدەکانی تر ئەبێت لە دادگایەکی عادیلانە دادگایی کرێن. حەڤەی شوباتی 2011 برینێکی ساڕژ نەکراوە لە دڵی کەسوکاری شەهیدانیدا. کاتێک شەقامەکانی سلێمانی بە زەبری هێز بێدەنکران، هەردی بۆ دوایین پەپولەی ئەو خۆپیشاندانانە کە 4 ڕۆژ دوای برینداربوونی لە 18 نیسانی ئەو ساڵە گیانی سپارد. ئێستاش دوای 15 ساڵ هێشتا باوکی لەسەر هەمان ئەو بیر و بۆ چنانەیە کە کوڕەکەی لە پێناویدا شەهید بوو. ڕەشی دنیا و قیامەت بن. بەڕێزان، ئێمە خانەوادەی شەهیدان 15 ساڵە 15 ساڵە ون بووین لە مابەینی دەستگاکانی پۆلیس و مەحکەمە و هیچ سوودێکی نەبوو لەبەر ئەوە بکوژان داڵدەدراون لەلایەن ئەم دەسەڵاتەوە و لەسەر و یاساون. ئیتر پێویست ناکە من باسی بکەم لەم وڵاتە کاولەیە. بەڕێزان، ئێمەی کە سوکاری شەهیدان ئەم یادانە ئەەکەینەوە بۆ ئەوەی دەسەڵاتداران بزانن ئێمە واز لەم کەیسانە ناهێنین هەتا ئەو تاوانبارانە بە سزای خۆیان نەگەن. 15 ساڵ تێپەڕی، بەڵام خوێنی سەر شەقامەکەی پیرەمێرد هێشتا لە چاوی دایک و باوکی شەهید هەردی هەر تەڕەوبۆنی ئەو ساتەی لێدێت کە خەڵتانی خوێن کرا. ساڵەکان تێپەڕ دەبن و یادەکان دەبنە مێژوو، بەڵام بۆ ئەو خێزانە و ئەوانی دیکە هەموو ڕۆژێک حەڤەی شوباتە و هەموو مانگێک نیسانی 2011ە. ئەوەشی پێداگری لەسەر دەکەنەوە سەروەری یاسا و دادگایەکی دادپەروەرانەیە بۆ بە سزاگەیاندنی بکوژان و گەندەڵکاران. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.